کە بڵێن تەمەنی 250 ساڵە لەو ماوەیەدا 129 ساڵ لە شەردا بووە جا شەڕی ناوخۆیی بێ ئۆپەراسیۆن بێ ئەنی دەیەوێت لە ڕێی بڵێن شەڕەوە جەنگەوە هەژمونی خۆی پسەپێنێ خۆی کاک حەکیم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زلهێزە و تاکە زلهێزی جیهانیشە ئێمە کە تەماشە بکەین سیستەمی جیهانی لە دوای کۆتایی هاتنی جەنگی ساردەوە سیستەمێکی تاکجەمسەریە و تاکجەمسەر و زلهێزیش سوپەرپاوەریش تەبیعەتی تایبەتی خۆی هەیە بیرکردنەوەی جیاوازی خۆی هەیە ئەوەی کە پێوترێ سەیطرە بەسەر جیهانە هەیمەنەکردن بەسەر جیهانە ئەمە تەبیعەتی زلهێزەکانە و زلهێزەکان نایانەوێت هیچ شوێنێک ڕکابەریان بۆ دروست بێت کە ڕۆژێک لە ڕۆژان تەحەدی دەسەڵات و هێز و پارە و ئابووری و ئەسکەریان بکات ئێمە دەزانین وکو باسم کرد لە 1970 کۆماری ئیسلامی ئێران لێرەدا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆتە لەمپەرێک لە بەردەم پرۆژەی ئەمریکیە و بۆتە خەتەرێک بۆ سەر ئیسرائیل ینی بەردەوام لە ئێران دروشمی ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیل وتراوەتەوە سەرکردەکانی ئێران ناشاردەوەتەوە کە ئیسرائیل مافی هەبوونی لەسەر زەوی نیە و ئیسرائیل پێویستە لە ناو بچێت بۆیە ئەمە ترسێکی گەورەی لە لای کۆمەلگەی ئیسرائیلی و جوولەکە دروست کردووە کە ئەگەر ئێرانەکان دەستیان بگات بە وزەی ئەتۆم خەتەرێکی گەورەی وجودی لەسەر دەوڵەتی ئیسرائیل و لەسەر کۆمەلگای جوولەکە لە فەڵەستین دروست دەکات